دەبێتەوە یعنی لە کوێ ئەوشتانە ئەزانێ ئینجا لە کوێ جێگەی دەبێتەوە. سوپاس. سیستەمی ئەلکترۆنی گرێبەستە گشتیەکان لە هەرێمی کوردستان لە ماوەیەکی نزیکدا دەکەوێتە کار و سیستەمەکە دەبێتەوە هۆی کەمکردنەوەی ڕۆتین و ڕایکردنی کارەکان بە شێوەیەکی ئاسان و خێرا. ئەم سیستەمە لە سیستەمێکی کلاسیکیەوەوانە کردومانە بە سیستەمێکی ئەلکترۆنیکی کەوا دەکات ڕۆتین کەم کاتەوانێ و لە هەمووی گرنگتر شەفافیت زیاد بکات و خزمەتی ئەلکترۆنیکی پێشکەش بە هاوڵاتیان بکات کە لە ڕێگەی بەڵێندەرانەوە دەبێت. ئێمە وەکو قۆناغی سەرەتایی لەگەڵ 6 وەزارەتا کارمان کردووە، لەو 6 وەزارەتە ڕاهێنانمان بۆ کردووە، سیستەمەکەمان ئامادە کردووە لەگەڵ یانە دروستمان کردووە. ئێستاش ئەمڕۆ ئێمە بەڵێندەران و هەندێک لە بەڵێندەرانمان داوەت کردووە کە ئاشنایان بکەین بە سیستەمەکە و بەرنامەیەکیان بۆ دابنین تا ئێمە بتوانین ڕاهێنان بەوانیش بکەین تا ئەوانیش وەکو لایەنێکی سەرەکی بەکارهێنەری سیستەمەکە بتوانن زۆر ئاشنا بن بە سیستەمەکە. بەشێک لە بەڵێندەران لەبارەی سیستەم ئەلکترۆنی دەڵێن یەکێک لە باشەکانی ئەم سیستەمە کەمکردنەوەی ڕۆتین و بەدیهێنانی شەفافیت و حکومڕانێکی باشە تا ڕادەیەکی زۆریش گەندەڵی کەم دەکاتەوە. ئەو سیستەمەمان زۆر پێ باشە چونکە شەفافیت زیاد دەکا، ڕۆتین کەم دەکا، وەختیش لە بۆ بەڵێندەر دەگەڕێتەوە، بە ئاسانیش دەگەینە هەموو زانیاریەیەک. وەکو سیستەمەکە پێمان باشە، سیستەمێکی چاکە، ڕۆتین کەم دەکاتەوە، کات بۆ کۆمپانیەکان دەگەڕێنەوە. لەگەڵ ئەوەشدا ئێمە وەکو کۆمپانیەکان هەریەکە و لای خۆمانەوە ملاحەزاتی خۆمان هەبوو، تێبینی خۆمان هەبوو لەسەر بەشێک لە بەشەکانی سیستەمەکان و تێبینەکانی خۆمان گەیاندوو بە بەرپرسان و بە ڕێزانێک کە لێرەنە و بە خۆشحاڵی و گویان لێگرتین و بەڵێنیان داوە کە ئەو خەلەلانەی کە ئێمە بە خەلەلی ئەبینین چارەسەری بکەن. بەڵام بە شێوەیەکی گشتی وەکو پرۆسە وەکو سیستەمەکە ئێمە وەکو کۆمپانیەکان زۆرمان پێ باش. پرۆژەی سیستەم ئەلکترۆنی گرێبەستە گشتیەکان لە هەرێمی کوردستان لەلایەن وەزارەتی پلاندانانەوە لە مانجی شوباتی 2019 دەستی پێکردووە و بڕیاریشە لە مانجی کانونی یەکەمی ئەم ساڵ بکەوێتە بواری جێبەجێکردنەوە. لە قۆناغی ئێستاشدا ڕاهێنان بە فەرمانبەران و نوێنەری کۆمپانیەکان دەکرێت تا ئاشنابن بە پرۆژەکە. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.